ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکارم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشت هێواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. لە سێدارەدانی چواردە بەندکراو لە زیندانەکانی کرماشان و نەغەدا. برینداربوونی 6 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە شاری سنە. کۆبوونەوەی کوردانی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی ئەردۆغان. پێشڕەوی هێزەکانی سووریا دیموکراتیک بۆ منبج و سەریکانی. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ئەرکان سالس لە پارس جنوبی. ناڕەزایەتی پەرستەران لە نەخۆشخانەی مەسیح دانشوەری تاران. پۆلۆمکردنی دوو ڕەستوران بە بیانۆی بێحیجابی لە قشم. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سیروس فەتحی لە ڕەشت. مانگرتن لە خواردنی مێهرداد بەختیاری و سیامەک نەسیری لە زیندانی کەرەج. و خۆپێشاندانی خەڵکی میسر دژ بە دەوڵەتی ئەلسیسی. لە سێدارەدانی چواردە بەندکراو لە زیندانەکانی کرماشان و نەغەدا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران ڕۆژانی شەممە و یەکشەممە 1 و 2 بەفرامباری 1403 هەتاوی حکمی ئەعدامی 15 بەندکراو لە زیندانەکانی کرماشان و نەغەدا جێبەجێکراوە. بەپێی راپۆرتە دەستگای گەندەڵی کۆماری ئیسلامی لە شاری نەغەدە چواردە بەندکراوی بەنهێنی لە سێدارەداوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسنا و هۆکاری لە سێدارەدانی ئەو چواردە کەسە لە بەردەستانیە. لەلایەکی دیکەوە بەندکراوێک بە ناوی حەمید مرادیان بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی کرماشان ئەعدام کراوە. برینداربوونی 6 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە شاری سنە. ڕۆژی شەمە 3 بەفرامبار بەهۆی تەقینەوەی گاز لە خانوویەک لە شارۆچکەی پەردیسی سنە 6 کەس بریندار بوون. بە وتەی بەرپرسانی ئاگرکوژێنەوەی شاری سنە هۆکاری ئەو تەقینەوەیە دزەکردنی گازی شاری بووە و وێڕای سووتانی جەستەی 6 کەس زیانێکی زۆر بە ساختمانەکانی دەوروبەری گەیشتووە. بەپێی زانیاریەکان دۆخی تەندروستی بریندارانی ئەو ڕووداوە جێگیر نییە و لە نەخۆشخانە بەستەری کراوە. کۆبوونەوەی کوردانی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی ئەردۆغان. ڕۆژی دووشەممە 3 بەفرامبار خەڵکی پرسوز لە باکووری کوردستان لە سنووری کۆبانی کۆبوونەوە و ڕۆژنامەوانانی ئیستانبول لە چالاکیەکدا خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بوون. لە ڕۆژانی ڕابردوودا دوو ڕۆژنامەوان بە ناوەکانی جیهان بیلگین و نازم داشتان لەلایەن دەوڵەتی تورکیاوە تێروەرکران و ئەو جینایەتەی دەوڵەتی تورکیا شەپۆلێک لە ناڕەزایەتی لە نێو کۆمەلگای باکوور و ڕۆژاوای کوردستانی بە دوای خۆی داهێنا. ڕۆژی ڕابردوو یەکیەتی ڕۆژنامەوانانی ئیستانبول خۆپێشاندانیان کرد، بەڵام پۆلیس هێرشی کردە سەریان و 7 کەسی دەست بەسەر کرد. لەلایەکی دیکەوە خەڵکی ناوچەی پرسوز لە باکووری کوردستان لەسەر سنووری کۆبانی مانیان گرت و خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی داگیرکاری لە ڕۆژاوای کوردستان بوو. پێشڕەوی هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ منبج و سەریکانی. شەوی دووشەمە 3 بەفرامبار هێزەکانی سووریای دیموکراتیک چوونە قۆناغی هێرشبردن و توانیان بچنە ناو شاری منبج و بەرەو شاری سەریکانی پێشڕەوی بکەن. ڕۆژی ڕابردوو هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ناوچەی دژەفڕینی بەسەر باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا ڕاگەیاند و هێزەکانی سووریای دیموکراتیک هێرشیان کردە سەر تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا و پاش شەڕ و پێکدادانێکی قورس چوونە ناو شاری منبج و هێشتا شەڕ بەردەوامە. لەلایەکی دیکەوە کۆماندۆکانی سووریای دیموکراتیک چەند ئاوایان لە دەوروبەری سەریکانی ڕزگار کرد و بەشێک لە تێرۆریستان هەڵاتون و تۆپخانەکانی تورکیا دەوروبەری تەلتومەر بردومان دەکەن. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ئەرکان سالس لە پارسی جنوبی. کرێکارانی ئەرکان سالس لە پارسی جنوبی ڕۆژی سێشەممە 4 بەفرامبار بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژبەرنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس لە بەیاننامەیەکدا هەڕەشیان لە وەزیری وزەی کۆماری ئیسلامی کرد بۆ ئەوەی
داواکاریەکانیان جێبەجێ بکات. کرێکارانی ئەرکان سالز لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست و لانانی جیاوازی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بیمەی دەرمانی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی، سازماندانی شۆفێران، گۆڕانی دۆخی پیشەیی و هەروەها نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. ناڕەزایەتی پەرستاران لە نەخۆشخانەی مەسیح دانشوەری تاران. ڕۆژی دووشەمە 3 بەفرامبەر پەرستارانی شاغڵ لە نەخۆشخانەی مەسیح دانشوەری تاران دشت بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. پەرستاران پاش لێدوانی وەزیری بێهداشتی ڕژیم کە ڕایگەیاندبوو بودجەیان بۆ پێدانی حەقدەستی کادری دەرمان نییە و ناتوانن سەعاتی کاریان کەم بکەنەوە، دەستیان لە کار کێشاوەتەوە و لە ناوەندی ئەو نەخۆشخانەیە کۆبوونەتەوە. پەرستاران لە کۆبوونەوەکاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی ئەڵاوسان، پەرداختی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، گۆڕانی دۆخی پیشەیی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. پۆلۆمکردنی دوو ڕێستوران بە بیانووی بێحیجابی لە قشم. ڕۆژی دووشەمە 3 بەفرامبەر فەرماندەی انتزامی دوورگەی قشم ڕایگەیاندووە کە دوو ڕێستورانیان بە بیانووی لە بەرچاو نەگرتنی یاسای حیجاب پۆلۆم کردووە. پێشتریش ئیدارەیە ماکنی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی چەندین ڕێستوران و کافەی لە شارە جۆراجۆرەکانی ئێران بە بیانووی بڵاوکردنی مۆزیک لەگەڵ گۆرانی بێژی ژن و تۆڕدانی حیجابی ئیجباری پۆلۆم کردبوو. ئەمجارە ڕژیمی سەرکوتگەر لە دوورگەی قشم دوو ڕێستورانی بە بیانووی بێحیجابی داخست. لەسەر کاردەرکردنی معالیمێکی دیکە لە خۆراسانی ڕەزەوی، شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران ڕایگەیاند چالاکی سنفی معالیمانی پارێزگای خۆراسانی ڕەزەوی بە ناوی عەلی عامری لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرش لەسەر کار دەرکراوە. بە پێی ڕاپۆرتە، عەلی عامری پێشتر حکمی دوورخرانەوەی لە کار دەرچوو بوو، بەڵام ئەمجارە حکمەکەی لە دیوانی دادپەروەری ئیداری پشتڕاست کراوەتەوە و لە تۆمەتەکانی بێڕەزی بەڕێبەری و تەبلیغ دژی نزام بێتاوان ناسێنراوە. ناوبراو لە پەروەندەی پێشووی خۆیدا بە 6 مانگ زیندان و 1 ساڵ دوورخرانەوە لە خزمەت مەحکوم کرابوو، بەڵام ئەمجارە سزای زیندانەکەی هەڵوەشێنراوەتەوە لە بەرامبەردا بۆ هەمیشە لەسەر کار دەرکراوە. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سیروس فەتحی لە ڕەشت. سیروس فەتحی هاوسەری شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی لاکانی ڕەشت بە بڵاوکردنی پرۆپاگەندا تۆمەتبار کراوە. بە پێی زانیاریەکان جەلسەی محاکمەی سیروس فەتحی لە ڕێکەوتی 5 بەفرامباری ئەم ساڵ لە لقی 109 دادگای انقلابی ڕەشت بەڕێوەچوو. ناوبراو بە بیانووی بە دوواداچوون بۆ پەروەندەی شەریفە محەممەدی بە بڵاوکردنی پرۆپاگەندە دژ بە نیزام تۆمەتبار کراوە و پەروەندە سازی بۆ کراوە. کەمپەینی بەرگری لە شەریفە محەممەدی لە دوایین بەیان نامەیدا وێڕای شەرمەزارکردنی ڕەوەندی محاکمەی نادات پەروەرانەی شەریفە محەممەدی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجێ و چالاکە کرێکاریە بوو. مانگرتن لە خواردنی مێهرداد بەختیاری و سیامەک نەسیری لە زیندانی کەرەچ. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، مێهرداد بەختیاری و سیامەک نەسیری دوو بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی کەرەچ لە ناڕەزایەتی بە ڕاگوێزانیان بۆ بەندی تاکە کەسی مانیان لە خواردن گرتووە. سیامەک نەسیری لە ڕێکەوتی 6 خەرمانانی ساڵی 1402 هەتاویدا لەلایەن ئیتڵاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ زیندانی کەرەچ ڕاگوێزرا. کۆتاییەکانی مانگی بەفرامباری هەمان ساڵە و چالاکە سیاسیە لەلایەن لقیەکی دادگای انقلابی کەرەچ بە تۆمەتی ئاندانی خەڵک بۆ توند و تیژی و تێکدانی ئاسایشی گشتی بە 5 ساڵ زیندانی تعزیری و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە بۆ ئەهواز مەحکوم کرا. لەلایەکی دیکەوە مێهرداد بەختیاری مامۆی هەمیشە زیندوو پویا بەختیاری لە گیانبەختکردوانی خەزەڵوەری 98 پاش بڵاوکردنی ویدیۆی هێرشی اطلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵی براکەی و ڕووفاندنی ناهید شیرپیشە دایکی پویا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. ناوبراو سەرەتای مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو لەلایەن دادگای انقلابی کەرەچ بە تۆمەتی چالاکی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 5 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات مەحکوم کراوە.
خۆپێشاندانی خەڵکی میسر دژ بە دەوڵەتی LCC. شەوی دووشەمە 3 بەفرامبار کۆمەڵێک لە گەنجانی مسر لە شاری قاهێرە دژ بە دەوڵەتی عەبدولفەتاح السیسی ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕووخانی دەسەڵاتی نظامیەکان لە وڵاتە بوون. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەزاران کوڕۆکچی گەنج لە شاری قاهێرە بە دروشمینا بۆ دەسەڵاتی نظامی ڕژاونەتە سەر شەقام و خوازیاری پەیوەستبوونی خەڵکی مسر بە بزوتنەوەی ئازادی خوازی گەنجانی وڵاتە بۆ ڕووخانی دەسەڵاتی LCC بوون. گەنجانی مسر لە دەست گەندەڵی، گرانی، هەڵاوسان و بێکاری ناڕازین و دەڵێن خوازیاری دەسەڵاتێکی دیموکراتیکی جەماوەرین. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئەرتەشی یەمەن بۆ سەر حوسیەکان لە تاعێز. شەوی دووشەمە 3 بەفرامبار ئەرتەشی میلی یەمەن بە پشتیوانی هێرشی ئاسمانی عەرەبستان هێرشیان کردە سەربنکە سەربازیەکانی حوسیەکانی یەمەن و چەند ناوچەیان داگیر کرد. فەرماندەی ئەرتەشی میلی یەمەن ڕۆژی ڕابردوو لە لێدوانێکدا ڕایگەیاندبوو کە ئێستا کاتیەوە هاتووە کە کۆتایی بە دەسەڵاتی تێرۆریستانی حوسی لە باکووریە وڵاتە بێنێت. شەوی ڕابردوو ئەرتەشی یەمەن بە پشتیوانی عەرەبستانی سعودی هێرشێکی گەورەیان کردە سەر بەندەری تاعێز و دەستیان بەسەر چەند ناوچەدا کرد. بەڵای بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.